کراوە و پرۆژەکە بەجێ هێڵدراوە یەک دەنگ نایە، یەک دەنگی چەکوچ نایێت. تا بەشێک لەو پرۆژانە کە تەواو دەبن هەر بەڵانە کە تەواو نەبن هەر بەڵانە. وەکی بە 400 دلاری خانی لێ بکەم بڕۆ تشتەکانیش بە خۆت هەڵبژێرە. یعنی بۆ ئەوەی پارە لە خەڵک وەربگرێ بێ واستە دەبێت. بەڵێ بەتەکیید بۆی دەچتە سەر. بەڵێ بۆی دەستە سەر. پارەش شیرینە. هیچ قانونێکیش نییە ئەوانە پارە وەربگرن لە خەڵک. ئەکید دڵنیای؟ مەسئوولی. بەڵێ. لەم بەرنامەدا باسی کەرتی عەقارات دەکەین لە پرۆژەکانی وەبەرهێنان. کێشەیان زۆرە، ئێمە تەنیا باسی دوو کێشە دەکەین. بەپێ ئەم بەڵگانەی لە بەردەستی ئێمەدایە، بەڵگەی دەستی ڕاستی من بڕیاری حکومەتی لەسرە دەڵێت ئەم پرۆژانەی نیشتەجێبوون لە باشترین حالەتدا و باشترین کوالێتی نابێ ڕێژەی قازانجیان 28% تێپەر بکاتن. بەڵام ئەوەی لە بازار و لە ئەرزی واقع هەیە خاوەن پرۆژەکان حتا 200% قازانجی لێ دەکەن. بەڵگەی دەستی چەپی من بەهێزترین ئیمزایی لەسرە، ئیمزایی دوو سەرۆکوەزیرانی لەسرە، سەرۆکوەزیرانی کابینەی ئێستا و سەرۆکوەزیرانی کابینەی پێشتر. هەردوو ئیمزا بەهێز دەکە لە بەرژەوەندی خەڵک بڕیاریان داوە کە دەبێ حکومەت خزمەتگوزاری چوون بۆ گەڕێکی شار ئەنجام دەدرێت، دەبێت بە هەمان شێوە بۆ خەڵکی ئەم پرۆژانەش ئەنجام بدرێت. بەڵام هەردوو ئیمزاکە جێبەجێ نەکراوە هێشتا. شەکوای خەڵک بۆ ئێمە زۆر بۆ وتیان گەلێک دەفتەر دولارمان داوەتەوە ئەم پرۆژانە موڵکی خۆمانە بووینەتە کرێچی لەگەڵ خاوەن پرۆژەکان. نان شارداوە گوتیان بەڕاستی پێتان بڵێن بەشێکی زۆری خاوەن پرۆژەکان بۆ خۆیان دەوڵەتێکن. کێشەکانی پرۆژەی نیشتەجێبوون زۆرن، بەڵگەی زۆریش لە بەردەستی ئێمەدا هەیە. هێشتا ماویەتی بۆتان باز بکەم. لە هەر سوچێکەوە سەیری شار بکەیت دیمەنی باڵەخانەی بەرز دەبینجێت. پرۆژەی جوان دروست کراون، ئاماژەی پێشکەوتن و گەشەی ئابووری دەردەکەوێت. ئەم پرۆژانەی نیشتەجێبوون گەلێک ملیۆن گەلێک ملیار دولاری تێدا وەگەڕخراوە. خەڵک لە ژێرناوی وەبەرهێنەر لە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون سەرکەوتون سەردەکەون. پرسیارێکی گرنگی خەڵک هەیە، ئەویش بۆچی کەرتی عەقارات ئەوەندە گرانە؟ لەم بەرنامەدا دوو پرسیار دەکەین. یەکەم، بە چ پیوەرێک نرخ بۆ پرۆژەکان دادەنرێت؟ دووەم، بە کام یاسا پارە بە ناوی خزمەتگوزاری نێو پرۆژەکان وەردەگیرێت؟ بە دوای وەڵامی پرسیاری یەکەمدا دەگەڕێین بۆ ئەوەی بزانین بۆچی نرخی پرۆژەکانی یەکەی نیشتەجێبوون ئەوەندە گرانە. دەبێت بزانین ئەو پرۆژانە بە چەند دروست دەکرێن. بەڵێندەری دروستکردنی بەشێکی زۆری ئەو پرۆژانەم بینی گوتیان زۆر ڕازگوو دەبین لە قسەکانی خۆماندا. مەلا عوسمان حاجی 28 ساڵە بەڵێندەرە، لەگەڵ هاوبەشەکەی سەید ئیسماعیل حەمەد ئەمین هەر کە پرسیاریان لێ دەکەم ئەریان پرۆژانە بە چەند دروست دەکرێن؟
ئێستا مەشروعانێکە دروست دەکەن شوقەکان مەتری بە چەندە وەستێتەن مەلا لە بینی بەرە باشەکەی هەتا 400 دلاری لە 280 هەتا 400 لە 280 دلاری هەتا 400 کامل باش بی 400 410 15 20 450 دلار هەر ئەوەندە مەتر کە بە 1200 دلار دەفرۆشێن ئەمە شوقە ئەدی خانوەکان مەتری 100 دلاری هەیکەل دەخوا باش بی مەتری هەیکەلی ئەها ئەویت کەش فینیشن 200 دلاری دانی بە ئەوەڕۆەوە بە شارعەوە بە هەمووی ئەویش دەفتەرێکی لەوە خانوچیلانی 10000 دلار 10,000 دلار بە هەر خانوەیەک بە معدل ئەوان گوت تێدا ئیشتان کردووە زانیاریتان هەیەوە نیە ئەم بخۆم ئامادەمە ئێستا خانی بکەم مەتری بە 400 دلاری خانی لێ بکەم بڕۆ تشتەکانی بخۆت هەربژێرە تشتی گران بەهایە ینی دەبە لە مەرمەڕ لە کاشی بڕۆ بخۆت هەربژێرە ئەندازیار ئەمیر 20 ساڵە لە نێو ئیدارەی پرۆژەکان کاری کردووە 4 ساڵە کۆمپانیای عقاراتی هەیە شیکردنەوەکی وردی کردووە لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان و بەسەر 3 ئازدا دابەشی کردووە ئەو کردە 300 دلار ئەوشی کردە 160 دلار حتى كادو حتى 100 و چه کوالیتیمان هەیە بەرز وەسەط وەسەط و نزم نزم بەڵێ. یان خانووەک بە کوالیتی بەرز چەندی دروست دەکرێتن مهندس یاری آخر کوالیتی کابرا بشید ناودا بژیت بەپێی- گلەی نەکا لە ڕتوبە لە دەرگا لە پەنجە لە کارەبا تقریبا 400 هەتا 450 دلاری تێگوتی لە فول کوالیتی بۆ شقە عینەن وەکو ڤیلاکان ئەگەر بکەینە سێنەوە کوالیتی لە حەدی 400 هەتا 420 دلار ماکسیمۆم 600 دلار لە یەک مەتری قازانجە بەڵێ. دەیکاتە چەند لە سەدی دەیکاتە قازانجی خۆی بۆ 1 متر ڤیلا دەکا 175 لە سەدی ئەم زانیاریە نێراوە بۆ بەڕێوبەراتی گشتی وەبەرهێنانی هەولێر سلێمانی دهۆک کاتی هەلەبجە نەبووە بابەت دیاریکردنی ڕێژەی قازانجی یەکەکانی نیشتەجێ بوون لە هیچ حالەتێکدا نابێت ڕێژەی قازانج و ئیداریات و نووسینگە و قستی درێژخایەن لە سەدا تو بڵێ 28 زیاتر بێت. 28 لە سەدی زیاتر. تێپەر نەبکات لەسەر ئەمە 28 لە سەد قازانج داوەتەوە کۆمپانیا اینجا 147 لە سەدی زیادە شوارەگرێت 147 لە سەدی زیادە تابقی تجاری هەیە لە خوارەوە زیاتر قازانجی 20 تابقی تجاری چەندیان مەتری تابقی تجاری لە هەندێک پرۆژەکان لە 4500 تا 5500 چەندی لێ دەچێت وەکو ئەوە کە بەس هەیکەل تەحویل دەدا چەندی لێچێت 150 دلار لە باشترین حالەتە ئەدی کابەر چی تێدا دەفروشەوەدا قازانجیەکە گەر 5000 دلار کرێ ئەگەر بکوژینەوە جواب دەدەوە کا جواب ئەوکە بکوژێنەوە چاک بە حەفزاریبی دەردێن بەڵێ اینجا خۆ هیچ شتی خەتەرت نەوت حتا کامیرە بکوژینەوە هیچ شتی خەتەرت نەوت مەلا 8 لە سەد بۆ 10 لە سەدە بەچی لە کوردستان 8 لە سەد بوو 10 لە سەد بۆ بالکۆن و قادرمە و مەسعەد و لە باشترین حالەتدا بۆ پرۆژەیەکە ڕێژەی سەوزایشی زۆربی بەڵام لە کوردستاندا شقەیەکی 97 متری نێت مەساحەی 73 مترە باقی هەموو دقیق کەواتە لەوەش دەبڵە 97 ناقسەن 73 24 متر 24 متر کۆمانێریا حساب کراوە خۆی دەبێ 8 بوو متر بێت بۆ لە 10 متر بێ بەڵێ یعنی لە باشترین حالەتە دەبی 9 متر بڕۆ بۆ کۆمانێریا 140 لە سەدی زیادە 140 لە سەدی زیادە ئەی خەڵ نازانەوە بەخواوە دەبی ئەو ڕێژەی دەبی دەستی وەبەرهێنان بۆ هەموو پرۆژەکان بقدر لەوە بەرهێنان ناکەن وە بەرهێنەرەکان نامەقدر ئەمە بۆ غەدر لەوە بەرهێنارە بکەین ئەمە دیفاع لە ئەو خەڵکی دەکەن کە ئەو پارەی سرف دەکە لەو یەکانە و مەساحە و حەقی خۆی وەرناگری لە ڕووی ئابوووریەوە دەبێت ڕۆم بکرێتەوە دروستکردنیان پرۆژانە چ قازانجێکی لە کەرتی ئابووری هەرێمی کوردستان زیاد دەکات دکتۆرێکی ئابووری دێتە نێو بەرنامە
توێژینەوەی تایبەتی کردووە لە سەرکردی عقارات لە هەریمی کوردستان ئەویش ئەڵە دکتۆر مەرحەبا دکتۆر ئەرشاد تاها ڕاوێژکاری ئابووری لە پەرلەمانی کوردستان وانە سێرچت کردووە لە سەرکردی عقارات کە ئەو هەموو پارەیە دەخێنە و چیمەندوو مناقشێکی جدیەکەین وا بێ بە بینەریت بڵێن سعری خانوو دەبێ بە چەند بێ لە کوردستان کە سوودی وەرەگرن لە عەرزی بەلاشی دەوڵەتوانە ئەندازیار ئەمیر لەگەڵ دکتۆر ئەرشەد پێکەوە ڕوونکردنەوەی زیاتر لەسەر پرۆژەکانی نیشتەجێبوون و کێشەکانی دەخەنە ڕوو ئەوە پرۆژەیەک ئەوە 2 3 4 5 6 پرۆژە ئەمە لە بینی 6 پرۆژە ئەوە 8 9 لە بینی 10 پرۆژە دانێستا ئەمە وەستاوی یانی لە کوردستانیش پێشکەوتنێکی باشیە بووە پارێکی زۆر تێدا خەرجکراوە پرۆژەیەوە بەرهێنان هەبووە لەو لێر بە 6 کاتژمێر هەمووی فرۆشە هەموو یەکەکانی والات نرخەکان بە خێرایی بەرز ببیتەوە تشجیع بوو بەرەوەی قانون استیسمار واز لەم شتێک بینیت هەموو پارەکان بینن لەناو ئەو کۆنکریت و شیشەی بکەن کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی تا بەشێک لەو پرۆژانە کە تەواو دەبن هەر بەڵانە کە تەواو نەبن هەر بەڵانە ڕاستە و پارانەی خەرجکرا لێرە مەتری 5,000 دلار 6,000 دلارە پارەی تا کەس و کەرتی تایبەتە بەڵام لە کۆتاییدا سامانی نەتەوەیە دەبی قانونی وەبەرهێنان لە بەرژۆندی لایەنەک نەبی لەبەر چی ئێستا نە دەرفەتکار دروست دەبی نە حکومە دەتوانین داهاتی ناوە خۆیە بی چکە پارەکان و لە ناو شیش و کۆنکریتێ چوین گەڕاین شەقام نەبوو باڵەخانەی زەبەلاح تێدا بەرز نەکرێت ڕۆژەی ڕاگیرا و زۆر بوون پروژه دەبا 1 ساڵ پێش ئێستا تەواو کرابە ئەنی نەورۆزی پار دەبا تەقدیم ئێستا شەر تەواو نەکرا تەواو نەکراوە خەڵکیش پارەی داوە بەڵێ ئێستا دکتۆر ئەمانە عادەتەن سیقەی خەڵک بە دامەزراوەکان کەم ناکەنەوە لە وڵاتان کە پیرگار یعنی ڕێگا نادرێت پرۆژە بۆ جۆرە بفرۆشێ پێشەوەی شەفڵ لە زەویەکە درابیت وەڵام کێشە ئەوەیە مستەسمیر بە سوتفە دەبیتە مستەسمیر پارەش کۆ دەکاتەوە بەس بە سوتفە ناتوانانی پارەکەی بپارێزی ئیفلاس دەکات و ئیفلاس بە خەڵکیش دەکات ئەگەر لەسەر ستاندەر و بە بەڕاوێژی خەڵکی شارەزا ئیش نەکات چوینە ڕێگای بەحرکە لە هەولێر پرۆژەی تەواو نەکرا و لە کاتی خۆیدا و پرۆژەی ڕاگیرا و لەسەر ئەمبەر و ئەو بەری شەقامەکە دەبینرێت پرۆژە هەیە 3 قوفلی لێدراوە دیاریش نییە کەی و چۆن دەست پێ دەکرێتەوە خەڵک دەڵێت ئەم پرۆژانە زۆرن چاودێری ناکرێن ئەوها بە نیوەچڵی دەمیننەوە کێشەی ئابووری و کۆمەڵاتی لەسەر دروست دەبن ساعتەکەشی ساعت 10:48 دەقەی ئەوە ناوی پرۆژەکەی کەپیتەڵ تاوەرە عێراق ئەربیل و هەمووی ناوی مەشروعەکەیەکەوە ئەوە هەر تابۆقات نهۆمێ ئەو مەشروعەکەی چەند شتەی تێدایە ئەو لەسەر خەریتە جوانە لەسەر ڕسمیش جوان بوو ها بەڵام لە عەرزە واقع ئەو هایە بەس کۆنکرێتە سەیری ئەم دوو مەشروعە بکەن کواڵیتی سەبەکەی ئەوەندە ئەستورە زۆرە ئەمەی تەنیشتی ئەوەندە تەنکە دوات بارامی دەچێتە ژووری دڵنیام لەوە چۆن کواڵیتی ینی بە چ پیوەرێکەوە دەفرێشرێت بە چ پیوەرێک دروست دەکرێت هەر سێر بکە سەر خوار بۆ دڵێ وەرەقەیاوە ئەمە نامە هێشتا باشە بەڵام هەردووکیش ئەوها بەجێهێنراوە نەسەمە لەسەر جادەی بەحرکەن وانە جادەی بەحرکە بەڵێ پێڵێنج جادەی پرۆژە نەتەواوکراوەکان وایە وەڵی جەنابەت دەتوانی وەسفی بکەیت لە عقارەتەکان چی پێڵێن وەڵی خەڵک لە عقارەتەکان زیاتر ناوێری هەخۆی لێدا
ناوێت خۆی لێدا ناوێری خۆی لە دەهێت لۆ چونکە ئەوەی کڕیشی تی تا ئێستا دیار نییە مەسیری پارەکەی ڕۆیشتیە تاو کاپیتال تاوەرە لە سەری نووسراوە ئەوە مەسەلەن ئەو مەشروع بوو نمونە ئەو مەشروع دەمەکە ڕاوستاوێ ڕاوستا لە پێشەوە یەک دووەک ڕاوستا بوو پرۆژەیە لێرە پارەی وەرگرتووە لە خەڵک سەدا 25 لە خەڵک وەرگرتووە سەدا 50 شێستی ئەو پارەی نەقل کردووە لە بەغدا ئەستثماری کردووە پارەی ئێرە دەبن هەیە بردیتی مەشروعەکانی ئێرە هەیە بردیتی بەڵێ ئەکیت بەڵێ دڵنیای بەڵێ سەدا سەد بەڵێ بەڵگەت هەیە بەڵێ مەسئولی بەڵێ مەسئولی بەڵێ گەیشتی بێگومان بەڵێ والحەل هەلەوەیە قانونی وەبەرهێنان هەموار بکرێتەوە تازە ئاماژەم پێکرد ڕەشنووسەکەی ئامادەیە بە جۆرێک یەک سەکتەری عقارات ڕێک بخرێتەوە دوو فۆکەسی وەبەرهێنان لەسەر عقارات لا بدرێت بچتە استثماری حەقیقی دەرفەتی کار دروست بێت. پروژەیەکی دیکەی تاوە نەکراوی نیشتە جێبوون لەسەر ڕێگای بەحرکە ئێمەی ڕاگەن. ئەمە یەکێکە لە پروژەکانی دیکەی نیشتە جێبوون بە پارەی خەڵک دروست کراوە و پروژەکە بەجێ هێڵدراوە جگە لە تابقی ئەرضی دوو تابقی تری گەڕاج 22 نهۆمە 22 نهۆمە ئێستا دەبێت کاتی ئیش بێت یەک دەنگ نا یەک دەنگی چەکوچ نایێت یەک دەنگی ئۆستای لە باخەکەی نایێت هیچ دەبێ ئەوانەی پارەیان دابێ بەو مەشروعە چەند گوناح بێت چەندان زێڕی ژنی خۆیان فروشتووە چەندان قەرزیان کردیە دەبێ خۆی کۆمپانیا چەند زەختی لە خەڵک کرد بێتن دەبێ قستی دابێتن کە قست درراوە دەبێت چەند خەڵک بە ئومێدەوە هاتبێت یەکێکی نیشتە جێبوونی کڕی بێتن کە زانیوانە مەشروعەکە و هافەشەلی هێناوە یان تەواو نەکراوە بەجێ هێڵراوە چەند کاریگەری لە ناو خێزانی ئەو کەسەی کرد بێتن کە ویستێتی ئەو پرۆژە بکرێتن. چووینە بەشی فروشتنی پرۆژە. کەسێکی عەرەب لەوێ بوو گوتی ئێرە نووسینگەی عەقاراتە دواتر گوتی بنکەی فروشتنە دواتر هەر خۆی گوتی نا نووسینگەی عەقاراتە کە لێم پرسی ئەگەر کەسێک ئێستا یەکەیەک بکڕێت تو چی پێ دەڵێت لە چەندی دیکە تەواو دەبێت گوتی ناتوانم هیچ پێ بڵێم تەلەفۆنی بنکەی فروشتنی پرۆژەکەم کرد ژمارەکە داخراو بوو کەس نەبوو وەڵامێکی دروست بدات. ئاگاتان لێیە؟ مقفل. ئێستا بە دوای وەڵامی پرسیاری دووەمی بەرنامەدا دەگەڕێن ئەویش بە کام یاسا پارە بە ناوی خزمەتگوزاری نێو پرۆژەکان وەردەگیرێت. لەسەر کاغاز 4 بەڵگەی بەهێز بەردەست هەن بەڵام لە نێو پرۆژەکان پێچەوانەکەی هەیە پارە وەردەگرن خەڵک بۆ ئەم بەرنامەیە دەڵێن پارەی زۆر لە ئێمە وەردەگرن. بەڵگەی یەکەم لە 24 نۆی 2012 بەواژووی نێچیروان بارزانی سەرۆکوەزیرانی پێشوو دەرچووە. دوو خاڵ لە خۆی دەگرێت. یەکەم ئیدارەکردنی سەرجەم خزمەت گوزاریە گشتیەکانی ناو پرۆژەی نیشتەجیەکانی وەبەرهێنان لەلایەن وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە دوای تەواوبوونی پرۆژەکان. دووەم لەسەر وەزارەتی شارەوانیە ئەم بڕیارە جێبەجێ بکات. بەڵگەی دووەم لە 28/5/2015 ئەویش بەواژووی نێچیروان بارزانی سەرۆکوەزیرانی پێشوو دەرچووە. نوخاڵ لە خۆی دەگرێت تێدا جەخت لەسەر بڕیارەکانی 2012 دەکات. ئەم جارە تونتر هاتووەتە سەر خەت. دەبێت بۆ خزمەت گوزاریە گشتیەکان وەک گەڕەکێکی شار مامەڵە لەگەڵ پرۆژەکاندا بکرێت. نەکرا ئەو بڕیارە. بەڵگەی سێم دەخەینە ڕوو. لە 26/11/2019 بەواژووی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی کابینەی نوێم بە ناوی بڕیار دەرچووە. سێ خاڵ لە خۆی دەگرێت. ئەویش جەختکردنەوەیە لە بڕیارەکانی ساڵی 2012 و 2015 لە خاڵی یەکەمدا هاتووە. وەزارەتی شارەوانی وەک گەڕەکێکی شار مامەڵە لەگەڵ ئەم پرۆژانە بکات لە وەرگرتنی پارەی ئاو، باخچەکانی نێو پرۆژە و
کوکردنەوەی زبل و خۆڵ و خاشاک دەبێت لە 1/6/2020ەوە بکەوێتە واری جێبەجێکردنەوە، بەڵام نەکرا. بەڵگەی چوارەم، دەستەی وەبەرهێنان کەواژووی دکتۆر محەممەد شکری سەرروکی دەستەی لەسرە بە ئاشکرا دام بەوە دادەنێت سەبارەت بە وەرکردنی داهاتی خزمەت گوزاریەکانی پروژەکانی نیشتەجێبوون بە تەنیایی حەسریەن لەلایەن وەبەرهێنەر هیچ برگەیەک لە یاسای وەبەرهێنانی ژمارەی 4 2006 باس لە وەرگرتنی داهاتی خزمەت گوزاری لەلایەن وەبەرهێنەرەوە نەکراوە. چوینە نێو هەندێک پرۆژەی نیشتەجێبوون. هەرکە لە خەڵکم پرسی ئەرێ پارەی خزمەت گوزاری دەدەن، گوتیان نەکار پارە دەدەین، بەڵکو ئەوەی لێما وەردەگرن زۆرە و هەندێک جاریش سزا دەدرێن. خەدەمات چەندە لێرە چەند دەدەن؟ حسب كاكي بدار حسب ولا بورا بربص جماعات كان دولتين بس حسب مثلا شقة سعرك خاني 200 كان سعرك 250 كان سعرك ام بخوم ل 250 كانم 3000 خدمات دم مانجي 40,000 اواني 350 كان جورا كان وابزام 6000 دن كاك دكتور ونيا 6000 ددنون اواني شقة كان 5000 نظام بالضبط شوي والله اعلم ياتي الى خاني كريا او خيدايه ابي پارك بده همو مانجي هیچ قانونێکیش نییە وانە پارە وەربگرن لە خەڵک. باشا كاي قصتان لقل جماعتي خدمة وزاري كلية قساكين لقليان شاوان المفروض مسؤول من لوشتيا اگر ندن اخر ناكري اما ندين كهرباء مالي دوري استبون من تو استعمال دير بي اشياء اشتك بيدري حتى خدمات حساب نقينا اللي بتصدرك خوش لعاد هادو در پارە زۆرە خزمەت گوزاری زۆرە ئەگەر نەدەی پارەکەی ئەگەر نەدەی دەبینێ ژۆرێ ئەو عەرزەکە لۆ ناکاتەوە. ئەگەر حکومەت خەدەمات وەردەگری با لە هەموو گەڕەکە کار وەردەگری لە هەموو گەڕێک با بەس نەک ئەوانەی ناو سیتیەکان و ئەوانە حەوشەچیان دروست کردیە سیمەچیان جودا کردیتەوە و هیچ قانونەک و ڕێنمایەک نییە ڕێگا بدات خاوەن پرۆژە دەست بەسەر خەدەمات دابگریت پارە خۆبکاتەوە. کارەبا لەو شارانە هەش بەرامبەر گرانترە لە دەرەوە وەکو گەڕەکێکی احتیادی. ئێمە لە هەندێک شار هەتا 20 سنتمان هەیە کە دەکا 300 دینار واتە 16,000 گرانترە. ئێرە پرۆژەی مامۆستایانە لە شاری هەولێر 4,000 خێزان تێدا دەژین چوینە بەشی خزمەت گوزاری بەڕێوبەری ئیدارەی پرۆژەکە نەی شاردەوە کە تا واستەت بەهێزتر بێت پارەی زیاتر بە ناوی خزمەت گوزاری لە خەڵک وەردەگیرێت. ئەمە محافزی شاری خۆم خزمەتکاری خەڵکەکەیمە خەڵک لێ هەیە لە پێدانی پارەی لەبەرەی پارە شیرن پارە شیرن هەستا پارە شیرنە ئەمە بە تەحەداوە هەموو مەشروعەکان ئێستا گوێیان لە دەنگمانە ئەمە وەکو شاری مامۆستایان کەمترین پارەی وەردەگرین لە بۆ ئاگاداری بەست. ڕایتر هەیە 100,000 وەرەگرێت 100 وەرەگرێت ئەو واستەی لە من زیاتر ئەو واستەی لە من زیاتر کە پارە زیاتر لە خەڵک وەربگرێت. بەڵێ یعنی بۆ ئەوەی پارە لە خەڵک وەربگرێ بێ واستەتە بێت بەڵێ بەتەچ لە ناو بەڵێ بەتەچ ئەکی بڵێ ئەمن ئامادەمە ئەو قسە بێم لە بەرامبەر براگەوری ئەو قسەی بکەم بڵێم بڵێ ئوستاز وەرە بە بەڵگە لە بۆ دەینم مەشروع هەیە وەکو منە باشە وەکو منە پارەی خەدەمات زیاتر لە خەڵکی وەردەگیرێ لۆ ئیمس بۆی دەستە سەر بەڵێ بۆی دەستە سەر دەرەخەتی ستیەکانی تر نایەنوان نیە بەخۆی بۆڵە هەم پێتم گوە حەسب واستەی بە قورعان ئەمە فەقیرین و هەچە خۆمەش وەنیا یعنی ئەمە لەوانەش ئاگدار ئەمە بەڵێ پێم عیبە باشە لێرە مثلا کارەبای خەدەماتی دەوێتن خەدەماتی خۆی دەدا کارەبای بۆ داخل دەبێت باشە هەمووی سیستەمە باشە خەدەمات چەند مانگە دەدەی؟ هیچ چەند مانگ؟ ئەمن 11 قەردار قەرداری هەردووچی دەکات 30,000 چەند مانگ قەرزار بێ کارەبای لێ دەبڕێ؟ ئەگەر لە 2 مانگ زیاتر بدی لێ ببڕێ ئێستا ئەو فریا کەوتوانە؟ دوای دەرچوونی یاسای وەبەرهێنان لە ساڵی 2006ەوە تاوەکو مانگی 11 ئەم ساڵ 2024 نزیکەی 130 پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان یەکەی نیشتەجێبوون بووە بە بەهای 21 ملیارد دلاری ئەمریکی. ئەمە ئاماری فەرمی دەستەی وەبەرهێنانە.
هەر کاتێک مڵکێکت کڕی فروشیارەکە مافی بەسەرەوە نامینێت. ئەمە ڕاستیەکی سەدا. بە گوێرەی یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان خاوەن پرۆژەکان لە پێدانی باج و گومرک بۆ پرۆژەکانیان بەخشراون. سەرەڕای ئەوەی خاوەن پرۆژەکانی نیشتەجێبوون لە فروشتنی یەکەکەیان نزیکەی 200% قازانجیان هەیە، قازانجێکی دیکەی بەردەوامیان هەیە کە مانگانە لە ڕێگەی ئەم پرۆژانەوە وەردی دەگرن. ئەویش پارەی خزمەت گوزاریە کە پێ دەڵێن قازانجێکی ئەبەدی.